پەیوەندی ئەگەر حەز دەکەن بزانن بڕۆنە سەر مەسەلەی پەیماننامەی پێترۆ دۆلارەکەیە کە پێترۆ دۆلار چۆن لەدایک بوو. پێترۆ دۆلار با بڵێن بە کورتی باسیەکەین ئەوە بوو کە دۆلارێکە کەشف بوو کە تەزویرە زێڕی لەگەڵدا نەدراوە. ئەوە بوو هێنری کیسنجەر چوە لای مەلیک فەیسەڵ بۆی کە پێترۆل بە دۆلار بفرۆشێ ئەگەر بێت و وا بکات ئەو سێ چاکەی لەگەڵەکات لە بەرامبەر ئەو چاکەیە. وتی ئەگەر بێت و پێترۆل بە دۆلار بفرۆشی یان جیهان ناچار بکەی بۆی کە پێترۆل بە دۆلار بکڕن لەبەرەوەی هەموو جیهان پێویستی بە پێترۆلە بە نەوتە بۆی ئەگەر ناچاریان بکەی ئەو دۆلار تەزویرەی ئێمە کە ئەمانەوە دنیا پێداگیر بکەین بێت و بە پێترۆل بیفرۆشی ئەوە بێگومان ئێمە ئینقلابی عسکەریت بەسەردا ناکەین ئەبێ دۆستی ئێمە هاوپەیمانی ئێمە بۆ پشتگیری دەکەین. یان ئینقلاب بەدەستی ئێمەیە لابردنی سەرکردەکان و گەورەکردنی حیزبەکان و لابردن و شەڕە پەرلەمان هەموو لەدەست ئێمەیە. ئینقلابی عسکەریت بەسەردا ناکەین کوشتن بۆ ئێوە نییە. دوو ئەتکەین بە مەلیکی خەلیج تۆ ئەتوانین لە قەتەڕ و لە کوێت و لە دووبەی و لە کوێت و قەتەڕ و بەحرێن و ئەوانە هەموو ئەخێنە ژێر ڕکێفی تۆ کە ئەوان لە دەستی خۆماندانا وای لێکن تۆ ببی بە مەلیکی ئەوان و تۆش خێزانی ئێمەی ویلایەتێکی ئێمەی کەواتە ئەتکەین بە گەورەی ئەوانیش. سێم شتیش هەرچی سیلاحی نوێی سەردەمیمان هەیە ئەگەر نەفرۆشن بە هیچ وڵاتێکە ئەیفرۆشین بە ئێوەیە بۆی کە دیفاع لە پێترۆ دۆلارەکە بکەن وەلامان کاتە دیفاع لە کورسی خۆشتان بکەن. بۆیش لە ئەنجامی ئەوە پێترۆ دۆلار هاتە کە ئیمزایەکەیان کرد و لەو ڕۆژە لە ساڵی 1970 پێترۆ دۆلار هاتە ئاراو تا ئەمڕۆکە بۆ یەکەم هەر سەرکردەیەکی ئەمریکی کە دەرەچێت ئەبێ یەکەمی سەفەریان بۆ ئیسرائیل بێ یان بۆ سعودیای بۆ ویلایەتەکەی خۆیان بۆ هیچ جیاوازەشیان نییە بە چاوی ئیسرائیل و سەیری سعودیاشەکات یەک ویلایەتن و هەردووچیان ئەم هەدەفانە ئەپێکن کە ئەو داگیرکەرانی جیهان خاوەن کۆمپانیا بانکەکانی جیهان کە بۆ مرۆڤەتیان داڕێشتووە بتوانن لە ڕێگای دۆلارێکی تەزویرەوە پارەیەکی تەزویرەوە بتوان هەموو جیهان داگیر بکەن چونکە داگیرکردنی جیهان بە چی ئەکرێت بە وزە بە پارە ئەکرێت کە پارەت هەبوو ئەتوانی سەربازەکانیان بکڕی مخابراتیان بکڕی مێدیایەکانیان بکڕی کچەکانیان بکڕی کوڕەکانیان بکڕی خوێندکارەکانیان بکڕی هەمویان بکڕی هەمویان بکەی بە چەکدار و کۆیلەی خۆتە بەس بە پارەش مەدەم لای چیە پارەکەش لای ئەمریکایە ئەمریکاش بەچی ڕەواجی بەو کاغەزە داوەکە زێر لەگەڵدانە ناوە بە پێترۆلەکەی ئالی سعودە فەندی ئەمە وای کردووە کە ئەوانە بە تەواوی بتوان هەموو جیهان داگیر بکەن لەو کاتەوە بۆی سەیری بکە ئێستا کە دانیە لە گانزە بۆ نمونە بۆمان باس دەکات کە ئەمە مەلیک فەیسەڵ عەبدوڵڵایە مەلیک عەبدوڵڵایە لەگەڵ چی دانیشتە ساڵی 2003 لەگەڵ رامسفێلدا دانیشتووە وەزیری خارجیەی ئەمریکا سەیریکە کە ئەڵێ شەڕەکان دەستیان پێکرد لە 11 سێپتەمبەرەوە ئیترەوە کە بۆی کە لە عێراق بدەن بۆیە ئەبێ ئەگەر ئەمریکا هەر شتێک بکە بێ بچێت پرسێک بە سعودیا بکات چونکە سعودێکە باسم کرد کاریگەری ڕاستەخۆی هەیە هەن بۆ سەر مزگەوتەکان و بۆ سەر ئەو عالمە دین فرۆشانەی خۆیان کە بە تەواوی کاسەلێسیەکەن بۆ دەسەڵاتی خۆیان بە وەلی ئەمری خۆیان ئەزانن بەبێ گەڕانەوەی کە بڵێن پێترۆ دۆلار گەورەترین چەواشەکاری گەورەترین زوڵمە لە هەموو مرۆڤاتی کراوە بە تایبەتی لە موسڵمانان کە بەڕاستی هەر کەسێک پێترۆ دۆلار بزانێت ئەوجە ئەزانی کە جاشایەتی و کۆلایەتی و کاسەلێسی بنەماڵی ئالی سعود چەندە ڕیسواکەر و خراپەکارە بۆ سەر مرۆڤایەتی بۆ هەموو جیان و چەندە کاریگەری خراپیە بۆ سەر موسڵمانان کە ئێستا کە ئەرچی شەڕ و کوشتن و ئاژا و بڕین هەیە هەر هەمووی لە نیچەوانی ئەو پێترۆ دۆلارەیە کە پێترۆل لە دۆلار بەستراوە سەیریکە بەوەشە ئەڵێ لەبەر ئەوەی کە 2003 چوە ڕیاز رامسفێلد و ئیمزایەکی لێ وەرگرتو کە ئەوانش معسکەرەکە خۆیان بینە سعودیایی وەکو ویلایەتی خۆیەتی و هەر عالمێکیش کە ئەگەر بێت و زمانی بکاتەوە ئێترە عالماسێتە ناو سزنەوە وەکو بەسەطان عالمی گرتیان عالمی ئیسلامیان گرتن کە بەڕاستی ڕاست بێژ بوون و حەق بێژ بن و ئەوکانی تریش کە بەرەنگاری وەلی ئەمریکایان بوونەوە ئیتر ئەمانە چونە ناو لیستی ڕەشەوە ئەوەی گیرە ئەوەی کوژرا ئەوەی بزرکرا ئەوەی حکمی ئیعدایم بەسەردادرا ئەوانە تا ئەمڕۆکە مەوجودە لەبەرچی لەبەر ئەوەی ڕێگە نادەن عنی پێیان حەرام و کە موشریکەکان و کافرەکان بێنە ناو مەکەی ناو بلاد الحەرەمەین ئەو لەوەوە ئیتر کە پێوەری بەتیرۆرسکردنی خەڵک لەو ڕێگایەوەیە بۆچی سەلەفیەکان بوونە چەند قسم لەسەر مەسەلەی ئەم مەوزوعی دابوو کە بابن لە ساڵ 1990 لە هاتنی سعودیا بۆ ئەمریکا بۆ ناو خاچی سعودیا بۆ لێدانی جێشی عێراقی لە کوێت و لە عێراقام بۆیە لێرە بوون بە دوو پارچە ئەوەی کە بوو بە لایەنگری دەسەڵاتی مەلیک فەیسەڵ ماڵێ مەلیک سعود و بنەماڵی مەلیک سعود و مەلیک عەبدوڵڵای ئەو کات
ئەیتر لەوەوە بوون بە دوو قسم بۆیە ئەو سەلەفیانە یاخود ئەو کەسانێک کە بوون بە پشگیریکەری ئەم تاوانە گەورە تا ئێستاکە لەسەر حکمن و ئەوانە کتێبەکانیان بڵاو کرێتەوە و لە هەموو جیهانە دیکتاتۆریەکان تاغوتیەکانە ڕەوازیان پێدرێت و مزگەوتەکانیان داناخرێتن و کۆڕکۆبنەوەکانیان داناخرێت و ڕیشان چەند درێژ بێ ئەوانە ناسناو قالبی تیۆریستەوە بۆ لەبەر ئەوەی ئەوانە کاسەلێسی دەسەڵاتن ئەمە پێوەەر بوو بۆ بە تیۆرستکردنی ئەم سەلەفیانە و ئەم سەلەفیانە بۆش ئەبینی با بڵین ئەو سەلەفیانەی کە با بڵین لە جیهاندا هەنا جیهازیان ئەنواعیان هەنا ئەوەی کە بنەماڵی ئالی سعود پێ ڕازیە مخابراتی سعودیا پێ ڕازیە و مخابراتی ئەمریکی پێیان ڕازینە ئەمانە کە باسم کرد ئەمانە بهی شێوەیەکە مەمنوع ناکرن لە هیچ جێگایەکە مەمنوع ناکرن چونکە ئەوانە جاسوسی ڕاستە و خۆی مخابراتی سعودی و ئەو وڵاتەی کە تێدانە لە هەر وڵاتێک بن ئەبن بە مخابراتی دەسەڵاتدارەکەیان دەسەڵاتدارەکەش خۆتان ئەزانن جاشی ئەم داگیرکەرانەنە بۆ یەکە ئەبین لە ناو مزگەوتەکانیشە ئەبینی چەندین تیرە و گڕۆپەنە لەبەرچی لەبەر ئەوەی کە ئەم حەقانە بزانێ و ئەم حەقانە بڵێت و لەگەڵ پیلانەکانی ئالی سعود دانەبێت لەگەڵ هەمان بیر و بۆچوونی شێخەکانی ئەوان دانەبێت ئەو شێخانەیە کە لە سعودیانە هەندێکیان هەمویان ناوانەی کە بەڕێز بوون زۆربیان جیران و کوژران و ئەعدام کران بەڵام ئەوانەی کە لەگەڵ کاسەلێسیەکەن لەگەڵ بنەماڵ ئالی سعوودە ئەگەر دیقەت بدەیت یەک پێوەری زۆر ئاسانتان دەین بۆی کە حاڵی بن یعنی زۆر بە ئاسانی پێوەرەکان لێک جیا بکەن و بزانین کام سەلەفی بۆچی ئەوانە مەمنوعن ئەوانی تر مەمنوع نین سەیریکەن خۆشەویستە زۆر جار هەیە ئافرەتان لە ماڵی خۆیان ئەبین سێچار ئافرەت بوون بووینە قورئانیان خوێندووە لە مەطبەخە لە کاتی قاپشوشتنە بۆیان نەبووە قورئان تەفسیر بکەن و تەجوید بخوێن یەکسەر گیراون هەندێک ئافرەت گیراون بۆچی ئەڵێ مەمنوعە ئافرەت لە ماڵەوەش ینی دەرسیان کە مەمنوع کردووە لە مزگەوتەکانە لە مەطبەخەکانیشان مەمنوعیان کردووە لە ئافرەت نەگەڕاون لە ماڵی خۆیانە جاری وا هەبووە قورئان بخوێنن بەڵام لەو کاتە ناسکانەشدا کە حملیان کردەوە بەسەر مسلمانەکان کە ژنەکانیشان گرتووە بەڵام ئەو پیاوە ڕیژدارانە ناو مزگەوتەکەی خۆیاندا ئەبینی گرتنیان لەسەر نییە یعنی حسابێکی ژنێکی قاپشۆری نێو ماڵەکانیشان بۆ ناکرێت بۆ ئەزانین کە ئەم کەسانەی کە مەمنوع ناکرێن و هەرچی ئەکەن و ڕیشان چەندە پانتۆڕیان کورتە درێژە چ ناو لە خۆیان ئەنێن کێشیان نییە و لە ڕووی وەجهەوە لە ڕووی دیکۆرەوە لە ڕووی زاهیریەکەیەوە عین هیچ فەرقی نییە لە سەلەفیەکەی ترە بەڵام ئەمانە با بڵێن هیچ سامێکیان نییە لەلای ئەوانە لە لای دەسەڵاتدارەکان لە هەر دەسەڵاتێکدا هەر دەسەڵاتدارش تاغوتی بیت مادام لەگەڵ فکرەی شێخەکانی بنەماڵی ئالی سعوددانە فکریان وەکو ئەوانە ئەو بێگومان ئەوانە ناگیرێن حسابی ئافرەتێکی نێو مطبەخەکانیشان بۆ ناکەن یەک لەوانە بێنن بڵێ گیراوە یەک لەوانە بڵێن لێیان دراوە دەرسیان مەمنوع کراوە هیچ ئەسڵە لەبەرچی لەبەر ئەوەندەی ئەوانە دیفاع لە بنەماڵی ئالی سعود و شێخەکانیانەکەن و ئەوانەش دیفاع لە بنەماڵی لە ئەمریکا و داگیرکاریەکەیەکەن و لە پێتڕۆ دۆلارەکەیەکەن هیچ کەسی وەکو ئەوان ناکات جا چۆن ئەوانە بگیرێن کەواتە ئەمانە بۆیە لێکچیان زیاد بکەنەوە کە بنەماڵی ئالی سعود چی بە تیۆرستداناوە ئەوە تیۆرستە چێ لەگەڵ ئەواندا ئەوە وەلی ئەمری خۆیان و ئیتر ئەوانە ئەگرن ئەکوژن ژنی سێم و چارۆم پێنجەم شەشەم هەفتەم دین ئەوانە مادام وەلی ئەمرن چی ئەکەن با بیکەن بۆ یەکە لەو کاتەوە لە داگیرکاریەکەی ئەمریکا بۆ سەر وڵاتی ئیسلامیەکان لەو کاتەوە سەلەفیەکان بوونتە بە چەند قسمەکەوە کە باسی کرد قسمێکیان لەگەڵ بنەماڵی ئالی سعوددانە شێخەکانی ئالی سعود قسمەکەی تریشیان دژیان ئەوەستنەوە یاخود ئەم شتان ئەدرچێن بۆیە یەکسەر ئەبێتە پێوەر ئەڵێ مادام تۆ تەکفیری مادام تۆ تیرۆریستی مادام تۆ مبتەدیعی تۆ مادام وای 150 ناوت بۆ دەئانێن ئەوجا ئەگەر دەستیان بگاتێت بە خۆیان بتکوژن بە مخابراتی ئەوێ دەرێ بەگرتنت بدەن یاخود ناوت پیسکەن وەڵحاصل بە هەر زۆرێک بێ لە جۆرەکان دەستیان بگاتێت و مادام تۆ لەگەڵ بنەماڵی ئالی سعوددانی ئالی سعودیش بخۆ دەزانین لەگەڵ ئەمریکا تەواو ویلایەتێکی سەربەخۆیە هیچ پەیوەندی نییە بە پشگیری مسلمانەکان و قورئان و حەدیسە